ئەوە دوایین ئاگادارکردنەوەیە لە بۆیان پاڵاوگا نایاساییەکان کە 138 پاڵاوگەیە لە سنووری پارێزگای هەولێر لە ئەو ڕۆدا دەخرێت. دوای زیانێکی زۆری ژینگەی و تەندروستی دوجار پارێزگاری هەولێر بڕیاری داخستنی 138 پاڵاوگەی نایاساییدا، بەڵام تاکو ئێستا زۆرینەی پاڵاوگەکان بەردەوامن لە سەر کارکردنی خۆیان. ئەنجومەنی نەوت و گازی هەولێر بۆ پەیام دەدوێت و دەڵێت جگە لە پاڵاوگەکان چەندین کارگەی لاستیک و لایلۆن هەن نایاساین و پێویستە چارەسەر بکرێن. یەک مەسفالە لە هەولێرتانە برم دە مەسفائیشی نەکردی ئەو بۆنە هەر هەبووە. ئەزە بۆنەکان خەڵکی مەش نازانی بۆنەکان لێک جیاز ناکاتەوە، بۆنی سوتانی زبر و لاستیق و ئەو شتانە فەرقە. ئێستا چەند معمەلیت کە هەیە خۆ بەبێ نایاساییە، چەند معمەل لاستیق و لایلۆن و ئەزانم کەونەمەونەی خردەکەنەوە دەستێن ئەوان هەموو بۆنی یەکاکە. بەس مەسفانیە ئیما دیارە شتەکەیمە دیارە ئەگەر بێت و ئاگرەکەی بسووتێنن پاشەڕۆی ئاوەکە زێبەجێ بکەین بۆنەکەی نامینێ ئیما. بەڵام هیوادارن حکومەتیش چاوەش بەو فەقیرانە دابخشێنتەوە، خەڵکیش فەقیرە هەیە پێنج شەریک مەسفایەکیان دانایە، هەیە قەرد و فەرد لەسەر کردیە کۆمەرە قەدەر لەسەر مەسفایەکی بڕوا بکە هەیە توش شۆک بووە. یعنی داخستنی مەسفایەکان ڕاستە حتا عەدەك 100 ئەمن لەگەر ئەوەی ما ژینگە دۆست بین یاسا دۆست بین، بەڵام حکومەت حەقیشە مەسەلەن وەزارەتی ژینگە بێ لەگەڵمان هاوکارمان بیتن هەندێک ڕێنماییمان پێ بدا لەوەی ئەمەش بتوانین شتەکان چارەسەرکەین. شارەزایەک باز لەوە دەکات بەشێک لەو پاڵاوگانەی بڕیاری داخستنیان بۆ دراوە لە پێشکەوتوترین پاڵاوگەکانن کە بۆنیان نییە و زیانیان نییە، لە بەرامبەریشدا پاڵاوگەی یاسایی هەیە زیانی زۆر و هۆکارێکی کاریگەرە بۆ پیسکردنی ژینگە. مەسفایەکت هەیە دەتوانی سیستەمەکەی بکەیە ئەوەی ئاوت نەبی بۆنت نەبی و تەواو هەرەوە هیچ مشکلی یاساکەی لەناو هەولێرەدانێ بۆنی نییە. بەڵام ئەگەر ئەو سیستەمە ئۆشتانت نەبی بۆنی دەبی و چاردەورەکەت بێزار دەکەیت. باشێ و خراپیش هەیە لەناو 138 مەسفای وامان هەیە لەناو ئەو 138 فول کوالێتیە، بەڵام ناوی تێدایە و قەپات بکرێ دەبی لێژنەک دروست بکرێ پێم باشە سەردانی ئەو مەسفایانە بکات چێ ئەوەی ڕێنمایەکانی تەواو نەکردیە باداخرێ زۆر تەبیعیە. بەهۆی پاڵاوگەی نایاسایی و پابەندنەبوونی پاڵاوگە یاساییەکانیشەوە بە ڕێنماییە تەندروستیەکان ژینگەی هەوایی هەولێر ڕوە و مەترسیەکی گەورە هەنگاوی ناوە. لەو چوارچێوەیەدا نازناوی پیسترین ژینگەی وەرگرتووە لە ناو شارەکانی کوردستاندا، مەترسیەکانیش سەر لە چەندین نەخۆشی مەترسیدار و جۆرا و جۆر دەردەکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.